کوربندک بریده دچه کوربند ژئوپلیتیک و هروا انرژی به تایبەت یاد نابرا ترکیه و هروها هرما کردستان ده ج وان سرنابین گرینگ ترینه کو ایروت نقاش کنن بنابین کاریا سنترا و کولین و هروها راپرسینا یا کردستان 24 و هروها به هفکاریا ال شرقی ل یک جوان باجارین مزنترینی ترکیه ل استانبول اف کوربند بریده دچه و هروها اف مجارین گرینگ ترینه نقاش کنن به تایبەتی پروسه انرژی و هروها لسر پیوندین بازار به تبدیل نابرا ترکیه و هر وها کردستان ده دانستاندنین لسر انرژی غازا سروشتی هر وها دیسا مجارا نفت کوته روجه و لیک جوان مجارین گرینگ ترین کو غازا سروشتی گلو کردستان چواد کاره غازا سروشتی بشینه ترکیه و هر وها دگل به که ولاتندن ان اروپای به تبدیل بریات ترکیه اv یک جوان مجارین نها سرکی کوته نقاش کردن لبامن پروفسور دکتر هوره منصور بگ هيا اوجی باشداری کوربنده بوده و هر وها ام خوازن هرگلین زدتر جه ورگرن همین دکتر فون بخیرات بریا کشتی ام خوازن لسروی ارمانجو مبستا کوربنده هون ما اقدار بکن گلو دواره انرژی ده چه پرسکری کنه و هر وها لبدری هون چه دا آخوان جبوک او رین پرسکری که بینه چهار سر کرن دا کو کردستان بکار به دوی وارده باش خو بده فهم کردن وان ولاتین جیران را دا کو بکار به غازا سروشتی بفروشه وکی ترکیه و ولاتین دن کو بری ناجی سرک وزیر هرم کردستان مسرور برزانی سردانا گلک ولاتان کر یعنی هات هم ترکیه هم چو قطر هم چو دولت امارات هند کارن چه ویژن سروی مجاری بتایبت زور سپاس با کردستان 24 اورو بر راستکی سنتری توجینو و راپرسی کردستان 24 لەگەڵ کۆربەندی الشرق کە کۆربەندێکی ناودارە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە زۆر وڵات پێگەی هەیە لە ناویشیاندا لە ئەستەمبول پێکەوە دانیشتنێک و گفتوگۆیەکی قوڵمان کرد لەسەر پەیوەندی ئاڵۆزی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە تایبەتی پەیوەندی نێوان هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتی تورکیا و پرسی جیۆپۆلیتیکی وزە بە تایبەتی خرانە بەرباس و لێکۆڵینەوە و هەروەها پرزنتیشنێکمان پێشکەش کرد لەسەر یەدەجی گازی سروشتی کوردستان و دەرفەتەکانی بەردەم حکوومەتی هەرێمی کوردستان کە چۆن ببێتە یاریکەرێکی ئیقلیمی لە مەسەلەی هەناردەکردنی گازی سروشتی و دابینکردنی گازی سروشتی هەم بۆ کوردستان بۆ عێراق و بۆ وڵاتێکی وەکو تورکیا لەوانەیە دەرەوەی تورکیاش و چەندین بیرۆڕا ئاڵوگۆڵ کران هەموو دەرفەتەکان و بربەستەکان و ئاڵنگاریەکان شیکرانەوە لە جەوێکی ئەکادیمی زانستی لەسەرخۆ بە بڵین ناکۆچیەکان و بیرۆڕای جیاواز تیشتی خرایە سەری و ئەو کۆڕبەندەوە بڕیارە کە چەند دەرەنجامێک گەڵاڵە بکا و دۆکیمنتی بکا و پێشکەشی لایەنی بەرپرسی بکە هەم لە دەوڵەتی تورکیا هەم لە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ وەکو بەرچاوڕوونێک بەکاری بێنن. دکتور ام بحثا بازارك قالك برفرت كان يعني تاني تركيا صالانة و بطبيعتي اللي كنا خدج بحثي كريا هن اقاهيان راد جينن زيادتري 40 مليار دولاران يجيبوا انرجي خارج كه هر واحد العراق مثلا زيادتري 4 مليار دولاران صالانة ده ايراني مثلا يجيبوا انرجي بطبيعت دنابويده هم كهرباء هي هم جي غازا سروشتي هي از باوردكم يعني كردستان دوی وارده چه آرمانش کش صدی چند پارا و بازار دخوازه کو پیک بینه به تایبت دسری ده عراق بشون دجی ترکیه و هر وها ولات این اروپا و د استا قطر و هر وها امارات ده چه استه ده نمنها یعنی دواره بازار فروتنا غازا سروشی ده به تایبتی یعنی بازار که چوال وره و کردستان دخوازه ده نوا چقاس و بازار ده جهب گرش صدی چند وکی آرمان چتای پیش خوا ڕاستەکەی وەکو جەنابەت باست کرد تورکیا ساڵانە بای 10 ملیار دلار پارە خەرجەکە لە دابینکردنی وزە و هەرێمی کوردستانیش ماوەیەکە دەستکراوە بە لێکۆڵینەوە لەسەر بوون یەدەجی گازی سروشتی بە تایبەتی دوای ئەوەی راپۆرتێک لەلایەن کۆمپانیای قەمەر کە بارگایەکەی لە دووبەیە
بە سپۆنسەری ئەمریکا ئەو راپۆرتە ئامادەکراوە باز لە یەدەجێکی گەورەی گازی سروشتیە کرێ لە هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستانیش دەستی پێکردو لە ڕێی وەزارەتی سامانە سروشتەکان کە خەمبڵاندن بکا بۆ مەسەلەی یەدەجی گازی سروشتی بەڵام ئەوەی کە ئێستا هەیە حکوومەتی هەرێم خەریکی دابینکردنی گازی سروشتیە بۆ ناوخۆی کوردستان بەڵام بەپێی راپۆرتەکان بەپێی راپۆرتی قەمەر و ئەو راپۆرتە زانستیانەی کە لەبەردەستە لە ئایندە دەتوانرێت گازێکی زیادە لە پێداویستی ناوخۆی هەم ڕەوانەی عێراق بکرێ ئەگەر عێراق مەبەستی بێ گازی سروشتی بتوانرێت جێگیرەوەی تا ڕادەیەک گازی ئێرانی بێ عێراق ساڵانە بای ملیارەها دۆلار گاز لە ئێران ئەکڕێ و ئەگەر بێت و گاز لە کوردستان ئامادە بکرێەوە بنێرێت بۆ عێراق لە بەرژەوەندیی با بڵێن زۆر لە بەرژەوەندی حکوومەتی عێراق و خەڵکی عێراقە بەگشتی و خەڵکی کوردستانیش و ئەتواندرێت پاشەوەی هەم گاز لە ناو خۆی کوردستان ساختکرایەوە و هەم دابین کراش بۆ عێراق ئەتواندرێت گازی زیادە بنێردێت بۆ وڵاتی تورکیا و لەوێشەوە هیوادارم لەو چەند ساڵی داهاتوو بتوانرێت گازی سروشتی لە دەرگای ئەوروپا بدا ئەیتر ئەگەر بێت و ئێمە بتوانین لەو 40 ملیار دۆلارە سەتا 5 و 6 و 7 هەتا 10 لە سەتای ئەو گازی سروشتێ بۆ تورکیا دابین بکەین یان بۆ عێراق کە ساڵانە بای هەتا 6 ملیار دۆلار گاز لە ئێران ئەکڕێ لەوانەیە بتوانین بودجەیەکی شایستە بۆ هەرێمی کوردستان دابین بکەین و پشتیوان بێ بۆ بودجەی نیشتیمانی و لە چوارچێوەی هەماهەنگی لەگەڵ حکوومەتی عێراق تێکەڵ بە بودجەی نیشتیمانی بکرێت و هەموو لایەک تێدا قازانج بن. سپاس دەکەم منسوور بەکش بۆوان ئاگایەن جستەمولێتە ڕگاندن بەلێ هەمین وەکی دکتۆرژی باسی کردنەها کوردستانê berê xwe êdî daye gaza sürüştî ku ne tenê di nava xwe de bikarbîne di heman demê de gaza sürüştî ya di nava Kurdistanê de bazara wê bike hem ji bo Iraqê hem ji bo Qetarê hem ji bo dewletên İmaratê û bi taybet jî sêrî de ji bo Tirkiye ji ber ku Tirkiye di heman demê de deriyekî mezin e ji bo vebûna Ewropayê jî ji bo vê yekê jî niha çend proje hene li ser wan jî agahdari têne kirin û her wiha yek ji wan sernavên herî girîngtir di serdema pêşiya me de bi taybet duwarê gaza Sûrîştê de wê pêngavên çawa biavêje Kurdistan yek ji wan mijarên ku herî zêde tê merak kirin bi taybetî li gel xwe tevî mitirsiyan jî tîne hemîn ew jî mijareke din e ku em li serê rawestin. Azad Altun spas ke li İstanbolê لەگەڵمان بوویت.